لاوێکی کورد کە لە دایکەوە کوردە و هەروەها لە باوکیشەوە تونسیە هەتا ئێستا توانیوێتی ژمارەیە خەڵاتی زۆر بباتەوە. لەو خەڵاتانە هەڵبەتە ئەوەی کە وەریگرتووە لەسەر ئەو پێشە بڕچیانە بوون کە لەسەر زمانی عەرەبی و زمانی فەڕەنسیش کراون. ئەمیر مهری لە ستۆدیۆی کورد کۆنێکشن میوانی بەرنامەمانە. کاگەمیر زۆر سپاس بەخێربێی. زۆر سپاس، پێ خۆشحاڵم و زۆر دڵم خۆشە لەگەڵتانە بەمان. زۆر سپاس دەکەم. کاک ئەمیر، جەنابەت دوو کتێبت نووسیوە. حەزەکەم لە بری ئەوەی کە من باسی کتێبەکانە بکەم خۆت بۆ بینەرانی کورد کۆنێکشن باسی کتێبەکانتمان بۆ بکەیت. بۆ کوردێک ئازیزەکانم کە شارێکە زۆر خۆشمەوەی حەزم لێتیان بگەم کە ئەم کتێبە کراوە وەکو گۆڵێک بۆ ئەو کەسە بیا بۆ براکەیان بۆ خوشکەکەی. ئەم کتێبە باسی مغامەراتی مەختان وەزیۆنەکە کوڕێکە من دروستم کردووە بۆی بڕوا یارمەتی و بە بیان بە لەگەڵیانە لە عالەمی خۆیانە و دڵیان خۆش بکە. بەڵێ، ینی لە کتێبەکاندا زیاتر ئەوەی کە من لە جەنابەت تێدەگەم باسی ئاشتیەکەیت. بەڵێ. بۆچی ئاشتی؟ ئاشتی زۆر مهمە چونکە زۆر خەڵک شەڕەکەن بێ سەبەب. ئەمەتیان بگەم کە هەمومان برای یەکترین، هەمومان یەکتریمان خۆشەوەی کە لەدایک بووین بەس یەک شتمان نەزانی بەرا ئەو دڵخۆشی بوو وەمۆیە ئەو فکرای بگەڕێنمەوە بۆی هەر کەسێکە ئەوەی کە بینێ بتوانێت بۆ ئەوەی کە پێ بکەنێ بتوانێت تێی بگەنێ دڵی بۆ بکاتەوە بۆیە پێی بڵێ بەریئین ئێمە هەمومان و نابێ عالەمەکەمان تێگەین. باشە، ئەم کتێبانت بۆ چێ نووسیوە؟ بۆ خوێنەرێکی فەڕەنسی یا بۆ خوێنەرێکی کورد؟ حالیان دانیشتوم ئیشەکەم لەگەڵ NGO-یەکە کوردستان Save the Children بۆیە تەرجمەی بکەین بۆ لوغای کوردی بۆیە بتوان کوردی بیخوێنەوە و زۆر مهمە بۆ من چونکە کتێبەکە کە تەرجمە کرێ ئەتوانین مەکاتەبی پێ بکەینەوە. باشە، تۆ وەکو کەسێکی فەڕەنسی پاشخانێکە هەیە لە دایکتەوە کە کوردی چی دەوێت بە خەڵکی کوردی بڵێ لە ئێستاە؟ حەزم لێ بەس پێیان بڵێم شەن قەت ناتوان کوردستانم بیر بچێتەوە کە شایکە حیسەکەم وەکو پارچەیەکی دڵم لەوەیە لە عەرزەکە و هەموو ڕۆژێک کارۆمە و شەقامیشە لەمە جوانە کە توان بڕۆمیاری بە بەفر بکەم لەگەڵ ڕەفیقەکانە شەن دڵم خۆشە بێ. بەنیازی سەردام بکەیتەوە بەم زوانە بۆ کوردستان؟ تەمان دایمە حەزم لێ بڕۆمە و دایمە لەو موکاتێکە حەزەکەی چێ ببینی لەوێ؟ و ئایلەکەم بەس حەزم لێ بزات کورد بینە و کە ئێستەژەنا بتە بینم دڵم خۆشە زۆر. لە کۆمەڵگەی فەڕەنسیدا کاتێک کە باز لە کتێبەکانت دەکرێت مەیەکیشانە لە بەردەستمانە ئێستا بێلەوە لەگەڵ خەڵکی فەڕەنسیە کە باسی ئەو پاشخانە کوردی خۆت دەکەی خەڵکی فەڕەنسی چی پێ دەڵێن؟ من لەگەڵیانە دیفاع لەسەر مسیۆ پیەر بێرمار کە سەحوفەیەکی زۆر معروفە ناوی نام سەفیری فەڕەنسا و فرانکۆفۆنی لە خارج دایمە دیفاع لەسەر کەلچەری فەڕەنسیەکەم باسی هیستۆری کەلچەر فڕانس لە باسەکەم لەگەڵ مناڵەکانە لەگەڵ سافەکانە ئەمەتیان بگەێنم شەن مهمە و شەن ناتوانین ماڵێکەمان بیر بچێتە کە ئەوە گەێناینی ئەم بڕۆبۆمە. کاگەمیر وەکوە لە سەرەتای بەرنامەکەش باسم کرد ژمارەیە خەڵات دووەرگرتووە. کاردانەوەکان ڕیاکشنەکان لەناو فەڕەنسادا چی بووە کە تۆیەک لە پاشخانێکی کوردی و پاشخانێکی تونسیەوە ببیتە خاوەنی ئەو خەڵاتانە یەکێکیانەوەی بیرم بێ لە ساڵی 2013دا خەڵاتی یۆنسکۆ بوو پێم بەڵێ ریشی بەهەبیەشم بردەوە لە ساڵی 2014 یەکەم خەڵاتم بوو ئەوەیان لە فەڕەنسا و لە عالەمە هەمووی موشارکەی تیا کردو بوو. زۆر دڵێم خۆش بوو کە کتێبەکە دەرچ و ڕائیسی فەڕەنسا مسیۆ فرانسوا ئۆڵۆند بۆی نووسیم ئەوە حیسم کرد شتێک بوو دەرگای فەزیع بۆ کردمەوە توانیم تێبگەم کە ئەتوان مستەمر بم لە نووسینە و حەزم لێ من ببم بە دوکتۆر دۆنک مستەمرە بم لە ساینسە و کتێبەکە بەژێ هەم وەک باشنێک کە دایمە مرتاحمەکە. بەڵێ زۆر سپاست دەکەم بۆ هاتنت بۆ ئێرە بۆ ستۆدیۆی کورد کۆنێکشن. زۆر سپاس کاگەمیر. زۆر سپاس.